ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتم بیسار کاژمێر دەرباز دەبێ بەسەر ڕووداوەکانی قەزای خەبات کە تێدا چەند کەسێک هێرشیان کردە چەند شوێنێکی گشتی و سوتێنرا. ئێستا من بە دیاریکراوی لە قەپانی قەزای خەباتم وەکو دەبینن قەپانەکە ئیش و کار تێدا وەستاوە و هەموو سەرجەم کەلوپەلەکانی ئێرە سوتاون ئەوەی دەیبینن تیڤە شکێنراوە و فڕێدراوە. دەمەوێت بچمە ژوورەکان بزانین چی لێ ژوورەکان سوتاوە ئێرە پڕ بووە لە ئەوراقی خەڵک معاملەی خەڵکی تێدا مەشی دەکرا و ئەوەی دەیبینن ئەوە لێکێکە لە سەلاجەیە کە لێرە سوتاوە و وەکو دەبینن کەوتووە. ئەمە ژوورێکی ئاساییە هی کارمەندانە هیچی بەسەر هیچەوە نەماوە ئەگەر هاوکارم ئەبراهیم لەگەڵمان بێ. ئەمە قاسەی ئەو شوێنەیە شکێندراوە سەرجەم کەلوپەلەکانی ناو ئێرە سوتاوە وەکو دەبینن و کارکردن لێرەدا وەستاوە. ئەم دۆڵابەی دەبیننیش ئەمە تێدا ئەوراق شتی تیا بووە بەڵام ئێستا هیچی تیا نەما بوو وەکو ئەگەر سەیریکەین ئەمە پاشماوە و خۆڵەمێشی ئەو ئەوراقانەیە کە لەم دایرەدا هەبوو بەڵام هەمووی سوتاوە و هیچی بەسەر هیچەوە نەماوە. دەمەوێ باسی ئەو زەرەر و زیانانە بکەم کە لە قەزای خەبات هەبووە لە دوێنێ ئەوی سوتاندنی مرکزێکی وەرزش و لاوانە کە هەلامان کاتدا کتێبخانەیشی تیابەوە سوتاوە جگەلەوە سوتاندنی فەرمانگەی کارتی نیشتیمانی قەزای خەباتەوە جگەلەوەش کامیرای توژڕەوێ و چەند شوێنێکی پۆلیسی هاتوچۆش سوتێنراوە. ئەوەی من قسەم کردووە لەگەڵ بەرپرسان دەستکردنەوە بە ڕایکردنی مامەڵەی خەڵک لە کارتی نیشتیمانی قەزای خەبات چەند مانگێکی پێویستە چونکە لە ئێستادا کارەکانیان وەستایە و سوتێنراوە و چەندین ئامیر تێدا سوتاوە کە تێدا کاری معاملەی خەڵکی تێدا ڕایی دەکرا بەڵام لە ئێستادا سوتاوە و چاوەڕوان دەکەن چەند مانجێکی پێویستە بۆ ئەوەی دیسان دەست بە کاری خۆیان بکەن و معاملەی خەڵکی ڕای بکەن. وازیانێکی زۆر بەردووکانی خەڵک کەوتووە بە شوێنە گشتیەکانیش کەوتووە ئەوەی زاندراوە.